بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بە سەردانێکی فەرمی گشتە کۆماری ئیسلامی ئێران و لەگەڵ سەرۆک کۆماری ئەو وڵاتە و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی و وەزیری دەرەوەی ئێران کۆبەوە بە پێی ڕاگەنداوی نووسنگەی سەرۆکی پەرلەمانی عێراق بێت باز لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات کراوە هەروە بە وڵای چاودێرانیش بەشێکی سەردانەکەی پەیوەندی بە پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێ عێراقەوە هەیە کە 6 مانگ لەوادەی لە دوای هەڵبژاردنەکانەوە تاکو ئێستا نەتوانراوە پێک بهێنرێت لە بەرنامە ئەمڕۆ باز لە ئامانجی سەردانەکەی محەممەد حەلبوسی بۆ ئێران و پرسی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق دەکەین بە وێندەرێک لە بەڕێزان کاروان یاروەی سەردانی پەرلەمانی عێراق هەروە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ وەزیر و لێکۆڵینەوەی استراتیجی کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سەرەتا چین لای دکتۆر عوسمان کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێزت بزانم سەبارەت بە ئامانجی سەردانەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق بە دیاریکراوی ئامانجی سەردانەکە چییە؟ بەڵێ دکتۆر گوێت لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ 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 دکتۆر گوێت لە دەنگی ئێمە ئێستا؟ بەڵێ دیارە دکتۆر گوێ لە دەنگی ئێمە نیە ئەمڕۆ دیارە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بە سەردانێکی فەرمی گەشتۆتە کۆماری ئیسلامی ئێران ئەم سەردانشی دوای ئەوە دێت کە پێشتر سەردانەکە دواخرابوو سەردانەکە و لە کۆبوونەوەکەیدا لەگەڵ سەرۆکی بڵین پەرلەمانی عێراق هەروە سەرۆک کۆماری ئیسلامی ئێران و سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران کۆبۆتەوە و پێکاتەی وەفدەکەی پەرلەمانی عێراق بڵین جۆرا و جۆرە لە سەدرەکان پێکاتووە کە حەسەن کەعبی لە سەدرەکان بەشدارە هەروە شیروان دووبەردانی لە پارتی دموکراتی کوردستان هەروە هەرێم کەمال ئاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش هەر بەشدارە لە بڵێن لە وەفدەکەدا وەفدەکە تاوتوی چەند پرسێکیان کردووە جگە لە پەیوەندیەکان نێوان هەردوو وڵات بێگومان پرۆسەی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقیش تاوتوێ کراوە دکتۆر ئەگەر ئێستا گوێت لە ئێمە بێت دکتۆر عوسمان دکتۆر گوێت لە دەنگی ئێمەیە؟ بەڵێ دەرە دکتۆر گوێ لە دەنگی ئێمە نییە دێرەم سەردانەی سەرۆکی پەرلەمانی عێراق دوایەوە دێک کە ماوەیەکی زۆرە لایەنە سیاسیەکان نەگەشتونەتە ڕێکەوتن لەبارەی پێکێنانی حکوومەتی نوێی عێراق و ناکۆکی لە نێوان لایەنەکاندا هەیە و تاکو ئێستا نەتوانراوە پرسی پێکێنانی حکوومەتی عێراق یەکلا بکرێتەوە ناکۆکیە لە نێوان هاوپەیمانی بڵێن سێقۆڵی و هەروە هاوپەیمانی چوارچەوەی هەمانگی لەبارەی پێکێنانی حکوومەتەوە دکتۆر گوێت لە ئێمە ئێستا؟ بەڵێ گوێم لە جەناب تەبەستکایە پرسیارەکە دووبارە بکەرەوە باشە سوپاس دەکەین دکتۆر سەبارەت بە ئامانجی سەردانەکەی سەرۆکی پەرلەمانی عێراق بە دیاریکراوی ئامانجی سەردانەکەی سەرۆکی پەرلەمان بۆ ئێران چییە؟ بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان و سڵاو لە جەنابەت مامۆستا و سپاس بۆ ئەو دەرفەتە ئەو ئامانجانەی کەوا ئاشکرایە و باسییان کردووە ئەوش ئەوەیە ئەلێ بەهێزکردنی پەیوەندیەکان لە بینی هەردوو وڵات و لە هەمان کاتە ئەگەر سێری ئەو تەسریحانادێک کە دوای دانیشتنی حەلبوسی لەگەڵ مەسئولینی ئێرانی تەرکیزی کردە سەر ئەوەی ئەبێ ئەڵێ هەردوو وڵات ئەبێ سەروەری یەکتری بپارێزن و عیبارەیەکی ترش هات دەستەواژەیەک لە قسەکانی حەلبوسی ئەوەش جێگای سرنج بۆ ئەوش ئەوە بوو وتی بە هیچ زۆرێ هیچ وڵاتێک حەقی نییە یارمەتیداری جەماعەتی چەکداری بکە بۆ فشار لەسەر وڵاتی تر و لە هەمان کاتە حەلبوسی لەو دانیشتنانەی کە کردێتی هەتاکوی سەلەتاران ئەڵێ ئێمە لە عێراق ئێوێ ببێتە
نیوانگیر بە تایبەتی و ئەمانەوە ببینە فاکتەرێک لە بۆ سەقامگیری لە هەموو منطقەکە ئەوە شایانی باسە چەند ڕۆژی پێستە عێراق میوانداری وەفدێکی سعودی و ئێرانی کرد کە دانیشتێکی زۆر وەکو هەردوو لاوتیان زۆر بەسوود بوو. ئەمە ئامانجەکە ئەو ئامانجانەیە کەوا ئەعلان کراوە، بەڵام ئامانجی ترشەیە هەر وەکو لە هەموو کارێکی سیاسی شت هەیە کەوا لە ڕواڵەتە، شت هەیە لە پشت پەردە. ئەوەی من ئەیبینم لە پشت پەردە بانکردنی حەلبوسی بۆ ئێران لەم کاتەدا طبعاً ئەمە حەلبوسی ئەبێ مانگی پێشستە بڕۆشتایە، بەڵام لەبەر چەند پرۆتۆکۆلێک و بە تایبەتی سەرۆکی پەرلەمان نەخۆش بوو پەرلەمانی ئێرانی اینجا لەبەرەوە ئەم سەفەرە ئیستاهات بە بۆ چوونی من ئەمە هێنانی حەلبوسی لەم کاتەدا بۆ ئێران بەشێکە لە فشارخستن لەسەر مەسئول لەوانەی کەوا سێ قۆڵەکەی هاوپەیمانی با بڵێن سیادا ئەو ئینقادی وەتەن ڕزگارکردنی وەتەن ئەمە ئەچێتە ئەو بە بۆچوونی من ئەچێتە ئەو ئێتارەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەڕێزت کاکەڕوان جەنابشت بە خێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر سەردانەکەی حەلبوسی دوای لەسەر پێکەنانی حکوومەتی شەرق قسە دەکەین ئاستەنگەکانی سەبارەت بە پێکاتەکەی وەفدەکە بڵێن جۆرا و جۆرە سەدرریەکانی تێدایە ئەیکێتی تێدایە پارتی تێدایە سوونەکانی تێدایە هەدەفی سەردانەکارەوەی پەیوەندی خۆڵ یاخود وابەستەی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بە پرۆسی پێکەنانی حکوومەتی نوێ عێراق. زۆر سپاسیارە سەردانەکە با بڵێن لە پێکاتی وەفدەکەەوە دەست پێ بکەین چونکە وەکو سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ئەڕواتە ئێران بۆیە ئەو فراکسیۆنە سەرەکیانەی پەرلەمان کە کورسیانەوە فراکسیۆنی سەرەکی ئەژمارەکرێن لە زمانی وەفدەکەن و هەندێ جاریش بۆ ڕەنگە تەوازنیە ڕابگرێ بۆ هەندێ شوێنی تر ڕەنگە بە بڵێن نوێنەرانی فراکسیۆنەکانی تر ببە. بەڵام ئەم سەردانە دەبوو ماوەک لەوە بەربکرایە وەکەزانن عێراق تووشی تەنگەژەیەکی سیاسی هاتووە چەقبەستنێکی سیاسی هاتووە و لە ڕاستیە لەم چەقبەستنە سیاسیە سەرۆکی پەرلەمانەوە با بڵێن حەلبوسی بەخواستی ئێرانیەکان نەبوو و چونکە پێشتر ئێرانەکان تکان لێ کردبوو داوایان لێ کردبوو کە بە کوردیان وتبوو لەناو کوردە بە یەکێتی و پارتی و لەناو سوونەکانە بە حەلبوسی و خنجەر کەمانە دوور بگرن لە ململانەی شیعەکان بۆی ئێران بتوانێت شیعەکانێک بخاتەوە بەڵام ئەو بوو سەرنجامەوان با بڵێن هاوپەیمانی سێقۆڵیان دروست کرد و هەندێ ڕێوشێن لە پەرلەمان گیرایە بەر و هەندێ قرارات لە پەرلەمانە درا لە ڕاستیە قراراتی بەشێکی دوور بوون لە دەستور و بەشێکی دوور بوون لە پەیڕەوی ناخۆی پەرلەمان بۆ ئەمانە کێشەکانی زیاتر قوڵ کردەوە یەک دوو جارەم سەردانە دواخرا ڕاستە ئەڵێن باوەشتی تەکنیکیەوەی مانگ دواخرا ئەو کات پێم وایە بەشێکی مەسەر و کۆمار بەشێکی مەسج بوو بە تایبەتی کەوتە کاتێکەوە کە مەسەلەی سروسی معتەل لە ئارا بوو مەسەلەی دانیشتنی پەرلەمان لە ئارا بوو شەڕی دوو ئیرادە بوو دوو جەبهە هەبوو دوو جەمسەرە بوو لە پەرلەمان با بڵێن هاوپەیمانی سێقۆڵی ئەویست دانیشتن بکاو بە زۆرینە مەسەلەی سەر و کۆمار یەکلا کاتەوە و لە بەرامبەرە ئیتاری تەنسیقی یەکێتی و عەزم و هاوپەیمانەکانی شەڕی ئیرادەی خۆیان کە ناهێڵن ئەم دانیشتنە بکرێ و سروسی معتەل بەکارهێنن سەرنجام بۆ بوو دوای دوو دانیشتەکە نەکرا هەوڵەکە سەری نەگرت لەبەرەوە بەشێکی ڕوەتی تەشریفاتی ئەم سەردانە لە ڕاستیە واگەر ئێران بوێ مەسج بدا بە حەلبوسیە هەر سەرکردەیەکی تری عێراق پێم وایە ڕێگەتری زۆرە یعنی ئێستا تایبەتی ئێمە هەم ئێران تەواجدی مەیدانی زۆرە لە عێراقا باڵێ تەواجد دیبلۆماسیە سەفارەتی هەیە نوێنەرایەتی تری هەیە و هەم ڕێوشوێنی ناردنی مەسج زۆرترە بەڵام ڕەنگە گەیشتنی مەسج بۆی کە ئەم خۆی ئەچێتە ئێران و بەواقعی قسەی لەگەڵا کری و ڕەنگە مەسجەکە باشتر بگات دوای ئەوەی ئێستا ئێرانەکان بە چڕی لەسەر خەتن بۆ ئەوەی کە ئەم بنبەستە سیاسی لە عێراق چارەسەر بکرد چووکە دوای هەردوو هەوڵەکە بۆی دانیشتن بکرێ بۆ بژاردننی سەرۆکی کۆمار و نەجاحەتی نەهێنا ئێستا بەدەر لە ژمارەی کورسی و زۆرینە و کەمینەوانە ئێستا معادلەکە معادلەی ڕێککەوتنە معادلەی مبادرەی ئێرانیەکانە ئەمریکیەکانە هەنێک کەسایەتی و هەنێ
شخصیاتی ناوخۆی هەم لە ئاسی عێراق هەم لە ئاسی کوردستان ئێستا لەسەر ژمارە نەماوە ئێستا لەسەر ئەوەیە کە چۆن مبادرەیەک ئەکرێت کە هەموو لایەنەکان بێنە ناو ئەم پرۆسەیەوە چونکە ئەزمونونەکانی نوۆی یەک هەتاکو ئەمڕۆ دەریان خست کە بەڕاستی مەسلەی زۆرینە و کەمینە میشە تێناپەڕێەوە ئەبێ بگرنەوە سەر مێزی گفتوگۆ. بەس پێ دوای کۆبوونەوەی داخرای ژوزام کراوە سەرۆکی پەرلەمانی عێراق لەسەر بەرپرسانی ئێران جگە لەوە دەکە پەیوەندی بڵێن پرسی بێکەرانی حکوومەتی شار تاوتوێ نەکراوە؟ وەڵام من بۆیان نازانم ئایا کۆبوونەوە کراوەیانە بە تەکید لەو جۆرە سەردانانە مەسەجی سیاسیشی تایە یعنی جگەلەوەی کە لە علامە باسەکرێ و تەشریفاتەکەی لە پشتەوەش حتمەن دەرفەتی ئەوە بێ قسە بکرێەوە بەدڵنیاییەوە ئێستا وەکو باسم کرد ئێرانیەکان زۆر بەشڕی لەسەر خەتن یانەوەی لەلایەک نێوماڵی شیعەکانێک خەنەوە زۆر مەبەستیانەوە کوردیش هەیە مەبەستیانە کە کوتلەی ئەکبەر لە شیعەکان دروستکەن ئەم تەقلیدە نشکێنرێ لە عێراق شیعەوەکو کوتلەی ئەکبەر وەکو مکەونی سەرەکی بمێنێتەوە و دوایەوە کێشەیان نییە کێ تەرشیحەکەن بۆ سەرۆک وەزیران. سوپاس دەکەم دکتۆر بگەڕێمە لای بەڕێزت سەبارەت بە بڵێن هاوپەیمانی سێقۆڵی ئێستایت فشارێکەیە بۆ هەڵوەشاندنەوە یاخود بۆ هاوپەیمانێتێکە چ لە سەراستی بڵێن کوردستان بێ چ لە سەراستی عێراق بێ بەوەش کە ئێستا دەرکەوتنەوەی کۆمەڵێک کەسایەتی سوننە هەیە بۆ نمونە عەلی حاتەم سەرۆکی هۆزی دلێم ڕافعی ساوی ئازاد دەکرێت ئەستام ئەبوڕیشە دەهێنرێتەوە بۆ ئەنبار بڵێن کە ئێستا پێگەی محەممەد حەلبوسی و بڵێن خەمیس خانجەرە ینی هەوڵێکەیە بۆ تێشکانی هاوپەیمانەتە سێقۆڵیەکە پێ دوایە درزی تێکەوتووە هاوپەیمانە سێقۆڵیەکە؟ بەڵێ یعنی باسی مامۆستا حەکیم شتێک شێ لە ئەجندەی ئەو سەفەرەکەوە باسمان نەکرد ئەوش ئەوەیە ئێرانیەکان ئەیانەوەی ئەم سەفەرەی حەلبوسیش بەکاربێنن پرسێکەیە بیخەنە پێشەوە ئەوش مۆڵەتدان بە تقریبان 2 ملیۆن ئێرانی ساڵانە بێن بێ ڤیزە بۆ شوێنە پیرۆزەکانی ئاینی شیعی لە بابلێن لە باشووری عێراق ئەمەش باس کراوە و باس شەکرێ لەم سەفەرە زاگەڕێمە وڵامی پرسیارەکەت دەم بەڵێ یعنی خۆی هەردوو لە ئیستا عێراق چی تەحالوفی سێقۆڵی کە سەدر بە سەرۆکایەتی سەدرە تەیاری سەدرە ئەوان شایانەوە ماڵی با بڵێن ئیتاری چارچێوەی هەماهەنگی تێک بدەن مثلەن ئەوان ئەڵێن ئێمە کێشەمان نییە لەگەڵ هادی عامری حتا ئەڵێن ئێمە کێشەمان نییە لەگەڵ عەسائیبی ئەحلی حەق شێخ غەزعەل بەڵام لە حەقیقەتدا ئەو فشارەی کەوا کتلە ئێران و با بڵێن چارچێوەی هەماهەنگیەکە زۆرە ئێمە بینیمان یەکێک لەوانە لە ماڵی خودی حەلبوسی درا مانگێ پێشستە لە ماڵی کازمی درا لە هەولێر درا بە ساروخی بالستیک یعنی فشارێکی زۆرە مەقڕی پارتی سوتێنرا لە بەغدا ئەو فشارانە زۆرە ئێستا فشارەکە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ ئێستا بە نسبەتی ماڵی کوردی بەداخەوە ئەوان چارچێوەی هەمانگی و ئێران سەرکەوتو بوون ئەوە لە بینی یەکێتی و ئەیرە با بڵێن یەکێتی و پارتی هیچ کاتێک ئەوەنە با بڵێن بۆ چوونەکان ئەوەنە جیاواز و دوور لە یەکتری نەبوونە ئەمە یەک دوای ئێمە نەوەی نوێمانەیە صاحب سی ئەندامن سی کورسین ئەوان شەتوانێت بەس لەبەرەوەی ماڵی کوردی ئەمڕۆ ماڵی کوردی بەداخەوە یەکڕێز نییە ئەمەش فاکتەرە ئێستا ماوە ئەگەڕێنەوە سەر ئەوەی فشارخستن لەسەر ماڵی سونە طبعاً لەم سێ هەفتەیە چەند تەقەلایەک درا لەگەڵ چەند کەسایەتێک لە ناو با بڵێن پیاوەکانی خەمیس خەنجەر لە هەردوو تەحالوفی با بڵێن کوتلەی عەزم و تەقەدم چەند کەسێکیان لیان دوور کرد تقریبا 12 کەسن ئەوان ئێستا دوور بوونە لە تەحالوفی سیادە بەڵام ئەوە سەرکەوتنێکی باشی نێناوە تاکوستە ئەم سەرکەوتنەی کەوا ئێستا چوارچێوەی هەماهەنگی بە یارمەتی ئێران ئەوێ بیکە گەڕانەوەی ئەو دوو کەسایەتی عەلی حاتم سولەیمانی و شێخ ڕافع عیساوی یەکەم عەلی حاتەم سەرۆکێکی بەهێزی دلێمە
هەزاران پیاوی هەیە ناڵێن ئێستا چەکدار چکە ئێستا چەکداری نییە بەڵام لە هەمان کاتە ئەو کابرایە علی حاتم کە لە هەرێم بوو بۆ 8 ساڵ تازە گەڕاوەتەوە وەکە گەڕاوەتەوە بە مبارەکەی بە بڵێن بە ڕزامەندی لایەنەکانی چوارچێوەی هەمانگی مالکی و هین لە کاتێکە ئەم اتهام کرابوو لە لایەنی چوارچێوەی هەمانگی بە یارمەتیدەری ئیرهاب ترۆر ئەمما بەنسبەتی عیسا ڕافع عیساوی وەزیر بوو لە کاتی مالکی لە 2010 تاکو 2014 ئەوش کە وەزیری دارایی بوو اتهام کرا بە هەمان شت کە بوونی با بڵێن دەست دێوەردان لە ئیرهاب و یارمەتی جەماعەتی ئیرهابی ئەمانە هەردوو بەنسبەتی ڕافع عیساوی محکەمە هەیە لەسەری بەڵام ئەو ڕۆژە کە هاتەوە ئەمە هەفتێکە لە شەوی یەکەم نەماڵ فالح الفەیاض بوو کە سەرۆکی حەشدی شعبیە بە شێوەیەکی ڕسمی لە ماڵی ئەو بوو بەڵێ ئەمانەیان گەڕانەتەوە وەکو بلێ دووبەرەکی بخەنە ناو ماڵی سونە من وای بینم لە مەودایەکی نێزکدا نەعەلی حاتم ئەتوانێ نەڕافع عیساوی ئەتوانێ دووبەرەکێکی ئەو تۆی و دیار بخاتە ناو ماڵی سونەوە حەلبوسی ئێستا لەبەر چەند کارێک کە کردێتی لە خزمەت گوزاری و توانایی خۆی جارێک ئەتوانین بڵێن ئەمە کاریگەری نابێت لەسەری و لە هەمان کاتە بۆ ئەمانە بەڵام لە دوا ڕۆژدا بەڵێ لە مەودایەکی درێژدا ئەمانە ئەبنە تحەدایەکی گەورە بووە حەلبوسی لەبەرەوەی بەڵام بە شەرتێ ئەگەر چوارچێوەی هەمانگی ئامادە بێ چەکدار بۆ نمونە وەکو جاران 10,000 چەکدارێک بۆ ئەبوو ڕیشە کوڕی ئەبوو ڕیشە ویان بۆ علی حاتم سلەیمانی بکە ئەمەش جێگای گومانە بەڵام ئەمە هەمووی فشارە لەسەر حەلبوسی و لەسەر تەیاری سنی بەڵێ دەگەرێم وڵات دواتر دکتۆر کاروان سەبارەت بە و بڵێن ئێوە هەست بەو دەکەن کە فشارێکی گەورە هەبێ بۆ هەڵەوشانەوە پەیمانە سێ قۆڵێکە یاخوتاکە ئێستا نەگۆڕاوە ئێستا چوارچێوەی هەمانگەی بۆ بڵین بۆ دوای جەژن دەتوانانی پرۆژەیەکی هەبێت ینی ئەو هەپەیمانەتە لایانی کەم درزی تێ بکەوێت بۆ بتوانن سەر و کۆمار هەڵبژێنن و بەرە و پێکەنانی حکوومەت ڕۆ خۆ لە ڕاستیە ئەو پرۆژەیە کە ئیتاری تەنسیقی لەگەڵ یەکێتی و عەزمە گەڵاڵەی کردووە لەمای ئەم هەفتەی پێش جێژنە بە ڕسمی درێتە لایەنەکان وەڵە زمنیە ئەدرێتە ئەو سێ لایەنە سەرەکیەی با بڵێن تحالفی سێ قۆڵی ئەدرێ بە بەڕێز سەدر و پارتی وە حەلبوسی ئەمە وەکو ڕسمی و ئەم وەرەقەیە با بڵێن مسۆدەیە و قابلیەوەی کە گفتوگوۆی لە بارەوە ڕۆژەکە من بە وردی نازانم بەڵام خاڵە سەرەکیەکانی ئەوەی کە ئێمە ینی بۆ جەوهەرەکەی بڵێن گەڕانەوەی بۆ مەبدەئی تەوافق و گەڕانەوەی بۆ سازان بۆ ئەم لایەنانە بەیەکەوە ڕێکەون لەسەر سیغەیەکی هاوبەش بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و بۆ پێکێنانی کابینەی داهاتووی عێراق لەبەرەوە ئێمە لە سەرەتا ئەم کێشانێشەوە یەکێک لەو هۆکارانەی کەوای کرد بەتابەتی ئەمەکو یەکێتی بێنە دەرەوەی پرۆسەکەەوە نەچی ناو یەکەم دانیشتنی پەرلەمانەوە و نەچی ناوە هاوپەیمانی سێ قۆڵێ مەسلەی زۆری نەبوو چونکە لە ڕاستیە ئەمەی کە بتەوێت بەم پێکاتە سیاسی پێکاتە کۆمەڵایەتی مەزهبی عێراقەوە نەتەوەی عێراقەوە مەسلەی زۆرینە و کەمینە پەیڕەو بکەی لە ڕاستی سەرکەوتو نابێ و بەتابەتی ئێمە کورد زۆر پێداگریمان کردووە لەسەر مەبدەئی تەوافق و دەستوری عێراق خۆی لە بنەڕەتە دەستورێکی تەوافقیە لە ڕاستیە ئەگەر بە وردی ئەم دەستورە بخوێنیتەوە دەستورێکە یعنی جەوهەرەکەی جەوهەرێکی تەوافقیە یعنی ئەو کە ئەلێ مەسەلەن هەڵبژاردننی سەرۆک کۆمار دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەبێ دوو لەسەر سێ بێ 200 شتێ لە ژوورۆ بێ حسابی بەوە کردووە کە پێکاتێک لەگەڵ پێکاتەیەکی ترە اتفاق نەکەن بڕۆنە ژوورەوە هەموو پۆستەکان ببن دەستور حسابی ئەوی بۆ کراوە تایبەتی ئەو کاتێک کە سەرکردە سیاسەکانی کورد جەنابی مام جەلال کاک مەسعود مامۆستا عەلی باپیر مامۆستا سەلاحەدین بەهادین کاک نەوشیروان ئەمانە کاک دکتۆر مەحموود بەسمان ئەمانە لە بەغابوونە زۆر یعنی بە وردی حسابی ئەوەیان کردو ئەم دەستورە ئەبێ زەمانەتێکی تابێ ینی بۆ مەسەلەی تەوافق و پارێزی
چونکە ئێمەگەر تەوافق نەبێ لە ڕاستی لە عێراق ناتوانین بە 6 کورسی و قسووری کوردەوە بەرامبەر پێکاتەکانی تر بەرامبەر عەرەب بە شیعە و سوننیەوە بۆ سینەوە و بتوانین ئەو پرۆژە یاسایی لە پەرلەمان بەدڵی ئێمە بێ. بەڵێ پرۆژە نوێیە کە بڵین ئێستا وتت دەدرێ دراوە بەلایەنەکان؟ نا لەم هەفتەیە پێش دێش بدرێت. تێدا پۆستەکان بۆ چێ بێ بۆ نمونە ئایا سەرۆک کۆماری بۆ یەکێتی تێدا یاخود بۆ پارتی چونکە کێشەکە لە سەرەوە بێ سەرۆک وەزیران بە هەمان شێوەیە کە سەدرەکان دەیانێ خۆیان دای بنێن. خۆ لە ڕاستیە کوتب شیعەکانی ئێستا بە تایبەتی جەماعەتی ئیتار کێشەیان نییە کە هەر لە سەرەتاوە ڕایان گەیاندووە تا کێشەیان نییە کە بەڕێ سەدر سەرۆک وەزیراندانی هەر کاندیدێکی هەبێ ئەوان کێشەیان چۆنەتی تەقدیمکردنەکەیەتی کێ ئەم کاندیدە تەقدیمەکە ئەبێ کوتلەی ئەکبەر هەبێ کوتلەی ئەکبەرش ئەبێ لە شیعەکان بێ بۆی شیعە وەکو ماڵی شیعە بەیەگردوو بمێنێتەوە و شیعە وەکو پێکاتەی سەرەکی لە عێراق بمێنێتەوە ئەم عورفە نەیانێ بشکێ انتخاباتێکی تر لایەنێکی شیعە لەگەڵ لایەنێکی سوننە و کوردان ڕێککەوێ و ماڵی شیعە پەرتەوازە بکە و بڕۆ حکومەت تەشکیلکە ئەم بە نسبەت شیعەکانەوە هێڵی سوورە ئێران نایاڵێ بەعنی بە کورتەکەیشی لە سەرەتای ئەم یاریەوە ئێران قۆناغ وە قۆناخێنای ئەوەی ئەو وەزعی کە ئەیبینن ئێستا هیچ کام لە جەمسەرەکان ناتوانن کۆبنەوەی پەرلەمان بکەن دوو لەسەر سێ زەمان بکەن بشنە ژوورەوە ینی پۆستەکان بەویستی خۆیان دابشکەن لەبەرەوە ئێستا دەبێت لا ڕێکەوتن ینی دوو ئەگەری زۆر بەهێزەی ئەگەری یەکەم کە ئەوەیە شیعە خۆی ڕێک خاتەوە ماڵ شیعەیەک خانەوە کوتلەی ئەکبەر دروستکەن و لە بەرامبەرەکە ئەوە سەری گرت فشار لە کوور دەکەن ئەڵێن یەکێتی و پارتی ئەوەش ڕێککەون کاندیدێکی هاوبەشمان بنیە کاندیدی هاوبەش نەبوو سینارەی 2010 دووبارە بێتەوە ئەچینە هۆڵی پەرلەمانەوە کێ دەرچوو پیرۆزی بێ ئەگەری دووەم ئەوەیە کە ئەمە سەری نەگرت ئەم فشارانە زیاتر ئەبێ بۆ ئەوی لایەک لەم سێلایەنەی ناو هاوپەیمانێتەکەی بەڕێ سەدر بکشێنەوە بێتە ئەمبەرەوە بۆ ئەوی بتواندوو لەسەر سێ زەمانکەن وە پرۆسەکە بچێ ئەو کاتەش ئەگەر ڕوتی سەدر با بڵێن خۆی نهاتنە ئەم هاوکێشەیە با بڵێن پارتی یاخود حەلبوسی یا خەمیس خنجەر هاتە دەروی ئەم پرۆسەیە ئەو کاتە ئەگەری بەهێز بۆ ڕوتی سەدر ببن بە مەعارەزە و ئەگەرێکی واردیشە لە ڕاستیە هەنی ئێستا ئەم دوو ئەگەرە بەهێزە و ئەگەرێکی تر هەیە کاتی زیاتر بدەن بەم کێشەیە بۆ ئەوی ئەنە کێشە پێویستی بە کاتە بە مروری زەمن خۆی دەئەمریکێتەوە دەرگای چارەسەر دەکرێتەوە ئەوەیە کە دوای جێژن پەرلەمان ئیشی خۆی بکە ژنەکان تەواو بکە و دەرفەتی پەرلەمانی سەلیژنە و شتی نییە تەشکیل بەکار نەکردووە بڵین سێ لژنە هەیە و سێ لژنەر بە نیوەناچەڵی کراوە چونکە بەس جەماعەتی تەحالیفی سێقۆڵەکەیتیان ئێمە و ئیتار و عەزمیتیان نییە ئەو دوو کۆبنەوەی کە قرار بوو بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار بکرێ ئێمە بایکۆتمان کرد فرسەتیان هێناوەنە سێ لژنەیان تێپەڕان بکرێ لێژنەکانی ئیشی خۆی بکات بەڵێ ئەبێ یەکەمیشی پەرلەمان لە ڕاستی ئەوەیە کە سەرۆکۆمار هەڵبژێرێ دوای یەکەم دانیشتنی پەرلەمان لە ماوەی مانگێکە سەرۆکۆمار هەڵبژێرێ و دواتر سەرۆکۆمار تەکلیفی بڕەشەحی کوتلەی ئەکبەرکە بۆ پێکێنانی حکومەت ئەم پرۆسەیە نەچووەکو خۆی دوایەوە لژنەکان دروست بێ کە نەچوو ڕەنگە لە دوای جێژن دەرفەتێکی تر بێ بەم کێشەیە بۆی تۆزی هەور بێتەوە بە شوێنەی چارەسەر بێ لە بەرامبەرە چی بکەن لژنەکان دروستکەن و پەرلەمان قەرارێک بدە ئەم کابینەیە چنە کابینەی کاربڕێکەرە بەڵام پرۆژە یاسای میزانی 2022 بهێنە پەرلەمان بۆی ئەوە تێپەڕێنن وردە بۆ 6 مانگە بۆ چنێکە بۆی خۆی بە مروری زەمن ئەم چاقبەستنی ئەکرێتەوە لایەنەکان ئەگەنە ڕێکەوتن. سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە هەر بڵین ئەو هاوپەیمانە سێ قۆڵیە کە ئێستا باز لەوە دەکرێت کە تەنانەت ناکۆکیە لە نێوان حەلبوسی وەکو سەرۆکی پەرلەمانی عێراق و حاکم زاملی کە لە سەدرەکانە لەسەر دەسەڵاتەکانی پەرلەمان ئەمە کێشەی دروست نەکردووە دواتریش ئێستا باز لەوە دەکرێت کە سەدر بەنیازی پرۆژە یاسایە کە بەوەی کە ئاسایکردنەوەی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل بە تاوان بناسیێنێ ئەوە شەر کێشە دروست دەکات لە نێو هاوپەیمانەتێکە پێشەوەی بێمە سەرەوە مامۆستا وکولی چەند کۆمنتێکی خێرامەیە لەسەرەوەی مامۆستا کاروان وتی پێشێکی من بەداخەوە نەمزانی مامۆستا کاروان لەگەڵتایە سڵاوم لێتی ئینجا گەڕێمەوە ئەو بڵێم ئەوە بەڵێ لە دەستوری عێراقی لە پێشەکی دەستوری عێراقی لە دیباجە باس ئەوا کرێ ئەبێ حکوومەت لە عێراق ئەبێت تەوافقی بێ و ئەبێ شەراکەت بێ نەک تەنیا شەریک بی بەس تەوافق لە بینی
ئەو پێکاتە سەرۆکیەکانی عێراق پێکاتە سەرۆکیەکان سونەیە سنەی عەرەب و سنەی کورد و شیعی عەرەبە اینجا ئەمەیە تەوافق لەم تەحالوفی سیادەیە کە هەیە هەرسێ جەماعەتی هەرسێ پێکاتەی تایە بەڵام ئەمەی کەوا یەکێتی و هاوپەیمانی چارچێوەی هاوپەیمانی و ئێران جەختەکە لەسەری ئەزمونێکە ئەو ئەزمونە کە پێڵێن حکوومەتێکی محاسەسە و تەوافقی یعنی بەڕاستی ئەو ئەزمونە شکستێنە و عێراقی بردووە بەرە وێران بوون لە هەموو لایەکەوە نەسەقامگیریە یعنی عێراق ئێستا لە کێشەیەکە لە هەموو بوارەکانی ژیان بەرەو قەیرانە ڕوات و ئەوەی سەدر ئەڵێ و تەحالوفی سیادا ئەڵێن بەڵێ حکوومەتەکەی ئێمەش تەوافقیە چکارسێکی ڕزگارکردنی نیشتیمان کوردی تایە سنەی تایە شیعی تایە لەبەرەوە ئەڵێن ئێمە ئەم تەجروبەڵێ وەکو دیارە من وای بینم سەدر لە بۆچوونەکانی خۆی بە ئاسانی ناکشێتەوە هەتاکو بەڵام یەکێک لەو تەقەلایانەی کە کردی چەند ڕۆژێ پێشستە وەکو ئاگاداری یاسای پرۆژە یاسایەکی داناوە بۆ پەرلەمان ئەوش بە تاوانکردنی ئاسایکردنی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئەوە قەزی کێیە ئەوە لەوەدا بەڕاستی قەزی جەماوەری خۆیەتی چونکە نارەکانی سەدر لە بابڵین لە هاوپەیمانی چارچێوەی هاوپەیمانی چی ئەڵێن سەدر لەگەڵ سونە و کووردە کە ئەمانە سەر بە ئەمریکان سەر بە ئیماراتن سەر بە ئەیانوێ پەیوەندی ئاسایی بکەنەوە لەگەڵ ئیسرائیلە سەدر کە ئەم پرۆژەی دانا نوێنەرانی کورد و سونەیشی دانابوو لەوێ حتا هەم بە جەماوەری خۆی بڵێ و هەم بە جەماوەری عێراق بڵێ ئەوەی هاوپەیمانی چارچێوەی هاوپەیمانی ئەڵێوانیە ئێمە لەگەڵ ئەوە نین ئەمە یعنی ئەمە دەلیلە دوایی سەدر بە هیچ شێوەیەک ئەوەی منە بینم سەدر بۆچوونێکێ بۆ دوا ڕۆژی عێراق ئەو بۆچوونە ئەو زۆر سوورە لەسەری ئەوش ئەوەیە ئەڵێ حکوومەتی تەوافقی کە هەموو تەرەفەکان بینی بە عەرەبی پێڵێ خەڵتەتە العەتار یعنی بە کوردی خۆمان ئەڵێن قوتووی عەتار چی پێڵێن چێشتی مجێور ئەڵێ ئەوە قبول نییە لێەوە پەشە لە لای من دوایی ئەوەی سەدر ئەگەڕێنەوە سەر ئەوەی کێشەی لەگەڵ لە حاکم زاملی و حەلبوسی ئەوە شتێکی فەنی بوو و بە بۆچوونی من ئەوە شتێکی شخصی بوو درایە محکەمە بەڵام پەیوەندیەکانی هەردوو لە نەگۆڕی ئەوە باوەڕ ناکەم ئەوە کاریگەریکی وایە بێ اینجا با بین باسی ئەگەرەکان بکەین باشە دکتۆر ئەبینم مامۆساحەکی دکتۆر بە هیچ جۆرێک حکوومەت بەڵێ فەرموو بەڵێ ئەگەر دەرفەت هەبێ دواتر دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتە سوپاس دەکەم بەڵێ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کاکەروان سوارت بە و دوایی لەسەر پەیوەندی پارتی و کێتیژای گفتوگۆ هەیە قسە دەکەین بەس ئەو ناکۆکی کە دروست بووە لەنێوە حەلبوسی و حاکم زاملی ناکۆکیەکە هەیە لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان ئەوەی کە سەدر بیەوێ خۆشی لە بڵێن کوتلەی سەدری خۆی پەرلەمان بەڕێوە بەرێ بە فیعلی لە کاتێکە خۆی جێگیرە وڵای خۆی لە ڕاستیە با بڵێن ناکۆکی هەیە شخصی بوو لە بینی سەرۆک و جێگرا زۆر جارەمە ڕوئەدا کەسایەتی حاکم زاملی خۆی کەسایەتێکە حەڕووکە و ئیشەکاوانە و ئەمان سەدرەکان لە بانگەشەی هەڵبژاردن لە خیتابیانە زۆر باسی چاکسازی و باسی خزمەتکردنی خەڵکەکەنەوانە یانەیە ئستیغلالی ئەم دەرفەتە بکەن لە ڕاستیە بە کردەوە پیشانی خەڵک بدەن و خاڵێکی ترەوەمان کوتلێکی بەقوتن 74 پەرلەمانتاریانەیە کەسایەتی وەکو باسم کرد زاملی خۆشی کەسایەتێکی با بڵێن حەڕووک و بەرجوڵەیە لە ڕاستیە کێشەیە هەیەەوە لازال ئەم کێشەیە هەیە ئەم کێشەیە لە سەرەتا حکوومەتم شخصی بوو لەبینی جێگر و سەرۆک کە چۆن سڵاحەت بەکارهێنن و لەسەرەوە بوو ئایا هەیئەی ڕیاسەی نەخێر بەس ڕئیس هەیە و ئەوانە بەڵام پرسیارەکە لێرەیە بەڕێ سەدر
یەکێک لە شەریکە ئەساسیەکانی حەلبوسیە لەم تەحالفە من تەسەورەکەم یعنی نەک تەسەورەکەم دڵنیامە بە جۆرێک لە جۆرەکان گلەیەکانی گەیاندۆتە بەڕێز سەدر لەسەر جێگرەکەی بەڕێز سەدر دەتوانێت بە قسەی ئەمە حلکە یعنی بە یەک قسە ئەتوانێت چونکە ئەو گوێ لێ گیراوە ینی کە قسێکەدا و قسێکە گاوکو فتوا بۆ لایەنگران یەکێ ملتەزم پێوە بە تایبەتی بۆ حاکم زابلی کە کەسایەتێک کە زۆر نزیکە لە خودی سەدرەوە ئیتوانیە بە ڕاگری لە ڕاستیە ئەیتوانی لانی کە بە بەڕێزابلی بڵێ ئەبێ مڕعاتی ئەم ڕێکەوتنە بکەین ڕێکەوتمانەیە تۆزە نەرم بە لەگەڵ حەلبوسیە بەڵام ئەمەی نەکردووە مێک لە پرسیارەکان و ئەمان لە ڕاستی وتم 74 کورسیان هەیە 50 ئیمزایان پێویستە ئەمزای 50 پەرلەمانتار بۆ میوانداریکردنی وەزیرەکان این 50 ئیمزاکان حازرە یعنی ئەو ڕۆژە وەزیری خوێندنی باڵایان بان کرد دوای وەزیری خارجیان بان کرد دوای وەزیری زەراعیان بان کرد یعنی بۆوان پرۆسەیەکی ئاسانە بەڵام بیرمان نەچێ ئەم تەحالفە ینی لە سەرەتاوە ئەمان پێیان وا بوو هەموو شتەکان بە ئاسانی بۆیان نەچێ چۆن نوێی یەک بە سەعاتێک سەرۆک و هەردوو جێگرەکە سەرۆکی پەرلەمانیان هەڵبژار وایە زانین لە دوای پرۆسەکە چییە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ینی دوایەوە مانگێک فەرقێتی مانگێک کافیە بۆ نارەکانی ئەمان بۆ ئەو دەوڵەتە ئەقلیمیانەی کە لە عێراق هەژمونیانێ مانگێک کاتێکی زۆرە بۆی بتوان ئەمانیش زەختی خۆیان بکەنەوە یارێکە بگۆڕنەوە بالفعل یارەکەیان گۆڕی یارەکە گۆڕا کۆمەڵە قەراری محکەمەی اتحادی دووسێ قەراری محکەمەی اتحادی زۆر یارێکەی گۆڕی کە دووسێ قەراری لە دوای یەکدا زەرەری ئەو هاوپەیمانێتیە بوو و ئەو نەیانتوانی نساب تاواکەنەوە جەلسەی هەڵبژاردننی سەر و کۆمار تێپەڕێنن ئەمانە لە ڕاستیە پرۆسەکەی ڕاگرت و جۆرێک لە بێمتمانەی لە نێوان ئەم هێزە سەرەکیەی تەحالفەکە دروست کرد و لە هەنێ مووقفە بەڕێز سەدر ینی بەڕاشکایی مووقفی خۆی وت مەسەلەن لەسەر کاندیدی پارتی قسەی خۆی وت تویتێکی کرد پێش قەراری محکەمەی اتحادی ئەم تویتە لە ڕاستی تەسیراتی گەورەی هەبوو هەم جۆرێک لە بێمتمانەی دروست کرد هەم ینی زەڕبەیەکیش بوو لە کاندیدی هاوپەیمانەکەیان کە پارتیە لەم تەحالفەوە لە قەراری محکەمە بۆ ئەوەی کە مەلەفی نەوتی هەرێم بە دادەستوریە ناسێنێ بەڕێز سەدر پشتیوانی کرد وە لە مەسەلەی بردمانکردنی هەولێر بەڕێز سەدر مووقفەکەی دوولایە نەبوو مووقفێکی ئیدانەی ئەکاڵێ دژی ئەمەن کە ئەم هجوومە کراوە مووقفێکی دەڵێ دژی ئەوەیشین کە ئەبێ حکوومەت و پەرلەمان لێکۆڵینەوە بکەن کە لە عێراقا هاوکاری ئیسرائیل بکرێ لەبەرەوە ئەم چۆن بڵێ ئەم ناکۆچیە ینی ئەم تەزاربەی کە هەبوو ئەم لێک دەچوونەی کە هەبوو لە مووقفە لە ڕاستیە جۆرێک لە بێمتمانەی دروست کردووە بەڵام پێشەوە پەیمانەتەکە هیچ هاوپەیمانەتێک لە عێراق هاوپەیمانەتێکی کۆنکریتی نییە خۆ هاوپەیمانی مەسەلەن ئەوانەی کابینەکانی پێشوخۆڵەکانی پێشووی پەرلەمان هیچی نەماوە ڕیزبەندی سیاسیەکان لە عێراقا هیچ وە خۆی نەماوە ئەمە لە ڕاستیە هێزی سیاسین بەینی وەردە بۆ هێزێکی سیاسی مەسلحەتی لە لایەکی ترا بێتە خوارەوە لە نەکەی سەبارەت بە یەکێتی و پارتی سایز و توێژەکەیە بۆ پێکەنانی حکوومەت یاخود کاندیدێکیاوە بەش بۆ سەرۆکومەر چکە باز دەکرێت لە 12 مانگە ئێرانیەکان لێرە بوون بە یەکێتی و پارتیان و تۆ کاندیدێکیاوە بەشتان نابێت وەڵا لە ڕاستی ئەمە قسەی ئێرانیەکانە قسەی ئەمریکیەکانە قسەی هەتا بەڕێز سەدریشە دووسێ جار بە تەلەفۆن لەگەڵ کاک پاڤڵا قسەی کردووەکە مبادرەی کردبووە قسەی ئێرانیەکانە ئەمریکیەکانیشە ئەڵەن کاندیدێکتان هەبێ کاندیدێکی هاوبەش بەڵامەوە ناڵێن ئەم کاندیدە هاوبەشە کێبێ باهی پارتی بە یەکێتی نەبێ و ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هەردوو لایەن پشتیوانی لە دکتۆر بەرهەم بکەن کە بمێنێتەوە لە پۆستەکەی چونکە ئەوان لە سەرەتاوە تێڕوانی دەکە بوو کە ئەم سیانە خۆیان بێنێن حەلبوسی لەگەڵ کازمی لەگەڵ دکتۆر بەرهەم لە شوێنی خۆیانە بێنێن بەڵام ئەوەی بۆ لە ڕاستیە ئەوەی بۆ ئێمە کە گرنگە بۆ کورد بۆ یەکێتی و پارتی ئەبێ ڕێککەون و ئەبێ و توێژێ ئێستا بەداخەوە وشتەوێژی ڕاستەوخۆ نییە بۆ بادرەی ڕاستەوخۆ نییە بەڵام ئێرانەکان لەسەر خەتن ئەمریکەکان ناوبەناو لەسەر خەتن و هەندێک کەسایەتی نیشتیمانی کوردستانیش یانی ناوبەناو قسەی خێرەکەن بەڵام لە ڕاستیە تا ئێستا وتەوێژی بەڵام مباشر لە بینی ئێمە و پارتیە نییە بەڵام ئەبێ بەڵام هەر دڵن ئەوەشە بۆ تۆیەوەی کە کێشەی موچە دروست بێ کێشە باڵژانی پەرلەمانی کوردستان دروست بێ کێشەی موچە لە کوردستانە مەبەستم ئێمە کێشەی لە عێراق هاو کێشەی بەغا جیهانیە لە کوردستانە ئێمە لە بەغا نەیار بین بین لە کوردستانە لەسەر یەک مێزدانیشین و شەریک بین و
حکومڕانی بکەین هاوکێشەی بەغا هاوکێشەی ناوچەدا بڕێنراوەکان هاوکێشەی کوردستان سی هاوکێشەن تەسیراتیان لە سەریەکە هەیە لە بەغا ناکۆک بین لە کوردستان ناکۆکین لە ناوچەدا بڕێنراوەکان ناکۆک بین لە کوردستان ڕنگدانەوەی ئەبێ و بەدڵنیاییەوە ئێستا وای لێ هاتووە ئێمە پارتی گەیشتوتە مەرحەلەیەک ئەبێ دانیشین بەڵێ گەیشتوتە بنبەست ئەبێ دانیشین سەر لەبەری مەلەفەکان پێ بچینەوە مەلەفی بەغا پێ بچینەوە ڕێککەوین مەلەفی ناوچەدا بڕێنراوەکان ڕێککەوین پارێزگاری کەرکووکە وەزعی و ناوچانەیە مەلەفی کوردستانیش ڕێککەوین کێشەی نەوتە کێشەی بودجەیە کێشەی حکومڕانیە ڕاستێک کێشەی قوڵمانە یانی ئەمە وی بەجام لە یەکتری نەکەین من خۆم ینی پێم وایە ئەم شەڕعلامێ لەگەڵ لە نێوان ئێمە و پارتیە تا ڕادەیەک گونجاوە کە هەردوو لا مامگەینە قەناعەتشی دانیشین بە سەراحەت قسە لەگەڵ یەکتریا بکەین و ئەگەر ناگەین بە نەتیجەیە کە ئەم کێشانە چارەسەرکەین و خەڵک لەمە زیاتر ئازیێت بدرێ و خۆزی خەڵک لەمە زیاتری بێ زۆر تەبیعیە ینی بیر لە ڕێگەیەکی تر بکەینەوە بیر لە ڕێگەیەکی تر بکەینەوە من ناڵێم دوو ئیدارەیی بەڵام ڕێگەیەک بدوەزینەوە چەترەکەی هەرێمی کوردستان بمێنێ پەرلەمان بمێنێ بەڵام لە ڕووی ئیدارەدار و لە ڕووی ئابووری و لە ڕووی داراییوە بتوانین سیغەیەکی تر بدوەزینەوە بۆی باشتر خزمەتی خەڵکی سپاس دەکەم دکتۆر بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بە ئەگەرەکان پێچێ دوای جەژنی بڵین ڕەمەزان هیچ دەست پێشخەرێکە بێ بەوەی کە پرۆسی پێکردنی حکوومەت بڵێن یەکلا بێتەوە ئەگەر یەکلاش بێتەوە چێ سەرۆک کۆمار سەرۆک وەزیران دیاری دەکات ئەگەرەکان چین بڵێن بەڵێ فەرموو من وای بینم مامۆستا حەکیم عێراق بەرەو لە تونێلێکی تاریکدایە لە دوای لە ڕاپەڕینی تشرین عێراقێکی ترە ئەمڕۆ سەدر وەکو بەرهەمێک لە بەرهەمەکانی ئەم هەڵبژاردنە هەڵێکی بۆ ڕوخساوە کە حساباتی خۆی لەگەڵ مالیکی کە لە کاتی خۆیدا لە جەولەت سۆڵان تقریبا 2000 کەسی لە پیاوەکانی سەدر کوشت و هەزاران شی خستە بەندی خانەوە ئەمڕۆ سەدر ئەم هەلەی بۆ ڕخساوە بە ئاسانی دایلە لە دەستی بچێ ئەمە یەک دووەم سەدر خۆی وەکو بلێ هەرچەندە زۆر کەس وا تەسەورەکە ناسەقامگیرە با بڵێن ڕۆشینی نییە بۆ دوا ڕۆژ من ئەبینم نا سەدر ئەمڕۆ ئەزانێ بەرەو چۆڕوە و ئەزانێ شەقامی عێراقی بە هیچ زۆرێک ئەو ئەزمونەی پێش ڕاپەڕینی قبول ناکات ڕاپەڕینی تشرین لەبەرەوە ئەو خۆی بۆ سیناریۆیەک ئاماداکە ئەو سیناریۆیە تایدا سازش نییە لەگەڵ چوارچێوەی هاوپەیمانی لەبەرەوە ئەوەی من ئەبینم هەرچی دەست پێشخەرەیەکە بێ سەدر ڕازی نابێ پێی بەڵکو ئامادەیە سەدر شەقام بجلێنێتەوە بڵێ فەرمونون ئەوە من ئێمە حکوومەت نایڵین ئەو جەماعەتەی بەرامبەرمان نایڵن ئێمە حکوومەت تەشکیل بکرین و عێراقیەکانش چەندەها قەیرانیانەیە چونکە حکوومەتی کاربەجێر ناتوانێت هەموو زۆر شتەیە حالی بکە ئەوەی من ئەیبینم مامۆستا حەکیم سیناریۆی لوبنانە دووبارا بێتەوە لە دوای هەڵبژاردن ئەو سیناریۆش چییە؟ هەمان ئەکتەرەکانن کە ئەوەی ئەمڕۆ لە عێراقن لە ئێرانە بوون حزب الله بوو جمهوریەی ئیسلامی بوو لەوێ کە ئەیانەویست بڵێ هەژمونی خۆیان بچەسپێنن و لەبەرەوە بۆ ساڵونیەک حکوومەت تشکیل نەکرا وەکو ئاگادارین دوو هەفتە بەلیسە یەکێک لە لێکەوتەکانی ئەو کێشەیە ئیفلاس حکوومەتی لوبنانی ئیفلاسی کرد عێراقش سەدر ئەگەر بێت حکوومەتەکە بە گوێرەی ئەجندەی خۆی نەبێت طبعاً لە ئەجندەیە زۆر بە سەراحەت ئەڵێ ئێمە ناتوانین بەردەوام بین لەو ئەزمونەی پێشوو کە گەندەڵی سەروەری عێراق چووە زۆر جەخت دەکاتە سەر دووشت گەندەڵی سەروەری عێراق و لەبەرەوە سەدر بۆ ئەو ئەجندەیە کارەکە من نابینم هیچ دەست پێشخەرێک
باش هەبێ کە باشە دکتۆر. سەدر ڕازی بکە بەڵام شتێکی هینەیە کورد جێتوانێ بکە لێرەدا کورد ئەوەی مامۆستا کاروان ئەڵێ ڕاستە خۆی کورد ئەبێ لێرەدا من ئەڵێم لەبەرەوەی عێراق بەرە و تۆنێلێکی تاریکە ڕوە و ئەگەری زۆر ئەگەرێکی بەهێزەیە لایانی چەکدارانی شیعە بکەونە جانیەک و بەڵام جمهوریەی ئیسلامی و میلیشیاکانی حەشدی شعبی ئەوان کوردستان ئەکەنە ئامانج من ئەڵێم حتاکو کوردستان وێران نەبێت و کوردستان وەکو ئەزمموی ئۆکرانیای بەسەرنێت باشترین شت ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی لێرەدا یەک هەڵوێستیانە بێ ئەوش کشانەوە لەو تەحالوفاتانە با بڵێن فەرم و ئەطرافی شیعە ماڵی شیعە ئێوە خۆتان یەک بگرن ئینجا ئێمە دێنە ناو هاوکێشە سیاسیەکەیەوە ئەگەر ئەوە نەبێت ئەگەری زۆرە ئێرانیەکان پەنای فەرد کە هات ئاقانی کە هات بۆ لای کاک مەسعود زۆر بە ڕاشکاوی وتی ئێمە قبول ناکەین ئێوە هاوپەیمانەکانی ئێمە دوور بکەن ئێران و چوارچێوەی هاوپەیمانی هەستەکەن پارتی و سەدر و سنەکان لە ئەجندەیەکن دژی بەرژەوەندەکانی جمهوریەی ئیسلامیە ئەوان ئەوە قبول ناکەن لەبەرەوە ئەگەڕێمەوە ئەڵێم ئەوەی ئەو هەڵبژاردەی باشترین هەڵبژاردە بۆ کورد ئەوەیە بەڵام ئەمە هەردوو لابێ نەکلایەک کە بکشێنەوە لە پرۆسی سیاسی حتا ئێمە بە ئاگری ئەم کێشەیە نەسووتین لە عێراقدا دوایی یعنی ئێمە بکشینەوە نەکشینەوە بەڕاستی ئێمە زۆر زەرێک ناکەین ئەگەر بابلین ئەگەر نەکشینەوە بکشینەوە باشترە. سوپاس دەکەم دکتۆر. من وای بینم هیچ ڕوونیەک نبینم بۆ دوا ڕۆژی عێراق. باشە سوپاس دەکەم دکتۆر کە کاروان سەبارەت بەوەی کە ڕێزوتە ئەو کێشانەی کە پارتیویکێتی ڕنگدانەوەی لەسەر کوردستانە وتت دەرچەی تر هەیە جگە لە دوو ئیدارەی بۆ چارەسەرکردنی ئەو ناکۆکیانە کێسە کێشەی موچەیە خزمەت گوزاریەوە تایبەتی لێرە نەبوونی پارە هەیە لە بانکەکانە دەرچەکەەوە یعنی ئەمە بێ من جارە خۆم لەگەڵ بەسەری دوو ئیدارەیە نیە بۆ تایبەتی ئەمە یەکێتی بام جلال تەسحێکی زۆری داوە لە ڕاستی سازشی زۆریشمان کردیەوە بۆ ئەم قوارەی هەرێمی کورسانە دوو ئیدارەکەی نەمێنێ شەڕی ناخۆکەوە تایی پێبێ و ئەو وەزعیشی ئەو باڵانسەی هێزەکە تێک چۆ لە کوردستانە بەشێکی ئەوە بوو بۆی بووە نانە بۆ مەسلحەتی کوردستان بۆ ئیدارێک گرێتەوە شەڕی ناوخۆت دابرکێتەوە هەنێ سازشمان کردیەمە وەلێشی پەشیمانینەوە بۆ مەسلحەتی گەلەکەمان بۆ شەڕ بوەستێ بەڵام ئەمە بێ دانیشین یعنی دوو شەریک دوو برا کە بەیەکەوە ناگوجێن لە ئیشیەکان ئەبێ دانیشن ڕێگەیەکی تر بە ئاشتی بدوەستنەوە ڕێگەیەکی تر بە ئاشتی بدوەستنەوە بۆی خەڵ زەرەر ناکات لە ڕاستی ئەوەی لە بینی لە بسیرعاتانە خەڵ زەرەرەکە و وەکو دکتۆر باسی کرد ئەم ئەزمونەی ئێمە کە ئەزمونێکی لە ڕاستی هەنێ ڕووداونە 16 ئۆکتۆبەر لە ڕیفراندۆم لە هەنێ وەزعە لە هەنێش با بڵێن سەدمەی اقتصادیە قەیرانی اقتصادیە بۆ دەرەکەوێ ئەم ئەزمونە زۆر تۆکمە نییە یعنی زۆر جار ڕەنگە بە تەدەخولێکی ئیقلیمی بە پشتێکردنێکی ئەمریکیەکان بریتانیەکان بە شتی ئەم ئەزمونە بکرێتە غەرغەرە بکرێتە مەتریسیەوە ئێستاەوە وەزعی کوردستانە ئێمە پارتی لە حکوومەتە کێشەی قوڵمانەیە ئەوە خەڵکە ناڕازیە خەڵک گوزرانی زۆر خراپە هەفتەی داهاتوو جێژنەوە هێشتا خەڵک معاشی پێێنە مانگی 5 و معاشی مانگی 3 وەرنەگردووە ئێوە وەزعمانە لە بەغا ئێوە وەزعمان لە ناوچەدا بڕێنراوەکان ناوبەناو داعش سەرەڵادا تەقەکە ناوبەناو تەعریبەیە ناوبەناو قەسف هەیە و ئۆپەراسیۆنی تورکیاش هەیە باش ئەم ئەزمونەی ئێمە یعنی بەڕاستی دەوڵەتێکیش بەرگەی ئەمە ناگری لەبەرەوە ئەوەی کاکار دکتۆر باسی کرد ڕاستەکە ئێمە ئەوە قسەی ئێمە بوو ئەوتی بە هەردووکیان بکشێنەوە پارتی و یەکێتی لاپەیمانی چوارچێوە مانگی بکە وەفدی هاوبەشمان لەگەڵ ڕێکەوتی لەگەڵ برادرانی پارتیە لە دەرەوەی هاوکێشەکە بین نەبی لە تەڕەف لە کێشەی شیعە ئەوانە ناوماڵی شیعە قوڵ نەکەینەوە ئێمە قەزەیەکی قەومیمانەیە لە بەغاین بۆ ئەوەی نەچوین تەدەخل لە کێشەی سوورە و شیعە بکەین بەڵام بەداخەوە پارتی ڕۆیشتە ناو پرۆسەکەەوە ناو چوارچێوی هەماهنگیدا چار بووین کە تۆ خۆی هێزی سیاسی دەسەوەساندا نانشین باشە دەستمان لە بنی هەمانەکەەوە دەرچێ باشە ئێستا دەستان دەرنەچوە ئێستا بڵین نا ئێستا ئێمە پێمان وایە سەوەزدان باشە ئێستا گەیشتێت ئەوەی کە ئێمە لە ڕاستیە بەو زۆرینەیە کە لە جلسەیەکەمی پەرلەمان هەبوو پۆستەکان بن و یەکێتی بکرێتە دەرەوەی هاوکێشەکەوانە ئەوە ئێستا گۆڕاوە
بەڵام لە هەموو حاڵەتێکە باش نە ئێمە وەزعمان باشە بێ نە پارتی وەزعی باشە بێ گەلەکەمان وەزعی خراپێگەر کورد وەزعی خراپێ ئەبێ دانشین گفتوگۆ بکەین کێشەکانمان چارەسەرکەین ڕێککەوین. باش سەبارەت بە غاز ئێستا باز بکە ئەوە فەرمیەکێشێتی دەوێت لە ڕێگەی بەغدا بیفرۆشێ غازی هەرێ ئێمە تەجروبەی نەوت دووبارە ناکەینەوە بەم شێوەی ئێستا کە هەیە بەغا بە نادەسووریە زانیە خەڵک لێی هەیە ناشەفافە بەدڵایە تەجروبەی نەوت دووبارە ناکەینەوە غاز ئەبێ لە دوای قراری محکەمە لەسەر نادەسووری نەوت غاز ئەبێ لە ڕێی عێراقەوە بێ و غاز ئەبێ بە شەفافانە هەنادە بکرێ و ڕێکەوتنەکەی بێ ڕێکەوتنێکی شەفافانە و ڕێکەوتنێکی قانونی و دەستوری بێ و بە ئاسانی ناهێڵین غاز بە دەردی نەوت بڕوە یعنیەوە بۆی شتێکی وازەحە ئەبێ مەلەفی غاز وەکو مەلەفی نەوتی لێنەیە ئەبێ مەلەفی غاز خۆشی شەریکە لە مەلەفی نەوتەکە بەس پشکەکەی کەمە بۆ ئێستا بۆ غازەکە و گلەیە هەیە بڵێن بۆ غازەکەش دەیەوێت خۆی کارکتەر بێ نەک بڵین نابە نامانەیە خۆمان کارکتەر بین غازی کوردستانە ئێمە ئەمانەوێ مەلەفی غاز وەکو مەلەفی نەوت نەبێ بە شێوەیەکی دەستوری بێ و بە شێوەیەک بێ کوردستان نەخاتە مەدرسی و بەڵکو خزمەتی کوردستان. سوپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی نیوخولەکێکش بۆ جەنابەت وتت مەترسیتر هەیە لەسەر کوردستان ئەگەر لەو هاوپەیمانەتیە نەکشێنەوە بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە. بەڵێ هەروەکو ئاماژەم پێی کرد بەڵێ مەترسێکی زۆر گەورەیە ئەزمموی ئۆکرانیا لە کوردستان دووبارە بێتەوە لەبەرەوە ئێمە ئەبێ پێکەوە لەگەڵ یەکێتی نەک بەس پارتی یەکێتیش بکشێتەوە بڵێن فەرم و ماڵی شایەوە خۆتانین کەن و دوایەمە بە جمهوری ئیسلامی بڵێن ئێمە ئەوە لە هەم کێشەکە کێشاینەوە بڕۆن کێشەی خۆتان هەڵکەن هەتا ئێمە شتێکی ترشێ ئاخر دێرەمەوێ بڵێم ئەمڕۆ لە دوای کێشەی با بڵێن قەیرانی شەڕی ئۆکرانیا و رووسیا کوردستان هەلێکی مێژوویەیە کە بتوانێت بەڵام بە یەکڕێزی ماڵی کوردی هەروەکو مامۆستا کەروان مشوتی و بە شەفافیەت هەرێمی کوردستان بکاتە هێزێکی نێودەوڵەتی لەسەر نەخشەی وزەی جیهانی. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕست دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک لە هەولێرەوە هەروەها کاروان یاروەیس ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی سوپاس دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.